سەلاو سەرچاوە بەخێر بێوە خەڵات خانچۆنی باشی سەرچاو فەرموورە ئێرە ڕۆکە لێ ئێرە نان فەرموو یاخۆ بەخێر سەرچاو ئێکار جەوهەر هاو چۆنە؟ یاخۆ بەخێر بێ زۆر سپاس بەڕاستی ئێرەت ڕۆناک کردەوە زۆر سپاس مەمنونم چ دەخۆی ڕۆت بانکەم وەڵڵا هیچ شتێک ناخۆم هەردەمی شتێک بخۆیەوە باشە کات جەوهەر لەگەڵ ئەو قەیرانە هەم کۆمپانیەکان بارودۆخیان تێک چوو بارودۆخی ئێمە چۆنە؟ وەڵا بالفعل ڕاست دەکەیت بەڵام ئەمەش بەدەر نەبوون لەگەڵ کۆمپانیاکانی تر بەرحاڵ خۆمان گرتیە الحەمدولله بەرەو باشە دێت یا خۆ بەخێر بێ خەلات خان زۆر سپاس مەمنون ئەمریکا حەزت لە چییە؟ هیچ شتێک ناخۆمەوە نا دەمیشتەچی بخۆی قاوە چ بینە قاوە ئەرە وەڵڵاهی قاوەکمان هەیە دەرەجە یەکە ئێستا لە گۆتێنی باشە؟ دەستت خۆش بێ هیچ شتێک ناخۆمەوە یعنی هیچ ناخۆی؟ نا هیچ شتێک ناخۆم ئەرێ تو ئامۆزا؟ ناخۆم کەری ڕاست بەڕۆ دەری کەری باشە بابا باشە یاخۆ بەخێر بێوە خانم سەرچاوە ئەدی کات جەوهەر ئەمن بە تۆ نەودەوە لێرە نەمینێ وەڵا بۆ تو فەقیرە با لێرە ئیش بکاتن دەستگای خێرخوازیمان داناوە وەڵای ئامۆزاوە کەس ئیشی ناداتی وتم با لێرە پارەچ بەدەستکەوی من نامێ ئەو شکلە ناشینان لە کۆمپانیاکەمدا بێت کوڕ بێ کچ بێ فەرقی نییە شکلێکی جوانی هەبێ گەنج بێ سپۆرت بێ ئەوان بێنە باشە؟ بەسەرچاو بەسەرچاو بەشی حیسابات لەوێنە؟ بەڵێ بەڵێ لێوێنە نەنا پێز ناکات تۆمەیە هەرێ بەڕاست ئەو خەلاتخانە گەلە سەیر و گۆتم قاوەت دۆبینم گۆتی ناخۆ گۆتم چایەت دۆبینم گۆتی ناخۆ گۆرە هەر حەزی نەدەکە تەماشای دەم چایشم بکە کاگالی بەرێ بەرێ کورەوە تو بەڕاستی تا کورەوە قوربانم ئەو خەبەرە چ گەلە خۆشە یعنی جێگاینەوەکەمت دیتەوە لە چیا قوتابخانەیە ها فەرمانبەران باشە 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 ئاگامان لێکتری نەبی وەڵڵاه خۆشتری خەبەرت دامێ خوا حەفیز خۆی خوایە خەبەرەکە چۆن خۆش بوو وەڵڵاه ئێستا ئەوەی بە بەهێی برێم هەر لە خۆشیان خەنی دەبی هەر چارەتەوە ئەوە هاتم مامۆستا هاتم ئەوە هاتم